میوانداری بەڕێز کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکانمان کرۆ بۆی قسەی زیاتر لەسەر پرسی داهاتی ئاوی بەنداوی دوکان هەروەکو سامانێکی ئاو چۆن سوودی لێوەربیژیرێەوە ئایا بابەتی سەرڕێژبوون و هاتنە ناوەی ئاو بۆ ئەو بەنداوە لەکوێوە سەرچاوە دەکرێت. کاک کۆچەر سوپاس بۆم دەرفەتە هەرچەندە لە راپۆرتەکەدا بەشداریت کردبوو قسەت بۆ هاوکارمان خالیت کردبوو بەڵام پێم خۆش بوو کە ئەم چاوپێکەوتنە ڕێکخێن بۆ ئەوەی زانیاری زیاتر بە هاوڵاتیان بین لەسەر پرسی بەنداوی دوکان. بۆ پرسیارە دەست پێکەم باست لەوە کردووە کە 7 بۆ 8 تاوەکو 9 سانتیمی شەگەری زیادبوونی ئاوەیە ڕۆژانە. ئەم زیادبوونە لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ بەس ئاوی بارانە و دەبێ باران بارێ یاخود داهاتی تر لە شوێنی ترەوە هەیە کە دێنەوە ناو بەنداوی دوکان؟ بەڵێ بەڵێ سڵاوتان لێبێ، خۆشحاڵم بەم دەرفەتە قسەتان بۆ بکەین. تەبعاً ئەم ساڵێکی باراناوی بوو لە مانگی 12ەوە کە بارانەکان دەستی پێکرد. بارانەکان لەو کاتەوە تاوەکو ئێستا بە بەردەوامی داهاتمان وردە زیادی کرد بە دوای ساڵێکی 1000 وشک داهاتی ساڵی پار ساڵێکی 1000 وشک بوو. ئەم ساڵ بەهۆی ئەو بارانبارینەوە وای لێ هات کە لە مانگی 12ەوە دەستی پێکرد. مانگی 12 و مانگی 1 ئەوە بوو کە خاک بە تەواوی تینوایەتی شکات. دواتر لە مانگی 2 بەدواوە زیاتر بڵێم لە مانگی 3 بەدواوە لە 15 3 بەدواوە داهاتمان بە تەواوی زیادی کرد. ئێستا لە کاتی ئێستادا ئاسیاوەکەمان زۆر برز بۆتەوە تەنها نزیکی 1 مەتر دەتوانم بڵێم ئەم ساتە وەختەی ئێستا کەمتریش ماوە تاوەکو دەریاچەکەمان بە تەواوی پڕ بێ بگاتە لە 100% لە کاتێکدا ئێمە لە مانگی 12دا تەنها لە 113 مان مابوو لە ناو دەریاچەکەدا 1 ملیاردمان بووە. ئێستا وا نزیک بووینەوە لە پڕبوونی دەریاچەکە. بەڵێ کاک کۆچەر وەک گوتم بابەتی داهاتی ئاو ئایا لقی دیکە هەیە ئاو بێتەوە ناو بەنداوکە یا ئیلا بێت چاوەڕێی بارانکەین بۆی سەرڕێژ بێت؟ تەبعاً ئەو ناوچەی ئێمەکەوە ئێستا من دانیشتوین لە پشت منەوە ئەو ناوچانە کە لە هەموو شوێنەکانەوە لە ناوچەی پشدەر و بیتوێن و ناوچەکانی واتە بڵێم ڕانێ و قەڵاتزێ و شار باژێر و دواتر سنووری ڕۆژهەڵات و قەندیل و هەر هەمووی ئەمانە هەر هەمووی ئەو ڕووبارانەی ئەم ساڵ کە ژیا بوونەوە هەتا ئێستاش ئەو ڕووبارانە بە بەردەوامی دەڕژێنە ناو دەریاچەی دوکانەوە. هەرچەندە هەندێک لەو کانیانە بەرەبەرە هێواش تەبعاً ئەو کانیانەی کە وەک جۆرەکانیوان ئەوانە کەمتر دەبنەوە 2000 بەڵام ڕووبارە ڕێیسیەکان یاخود لە قەسەرێکیەکان بە بەردەوامی ئێستا بۆ مادیە و پێشە داهاتمان سپاس بەخوا ئێستاش باسە چونکە لە کاتی ئێستادا نزیکی ئەگەر بتوانم بە تێکرا نزیکی 7 بۆ 8 سانتیمەتر ڕۆژانە ئاسیاوەکەمان زیاد دەکات. واتە ئەگەر بارانبارینەکانی ئێستا لەم کاتەدا بەڕاستی بارانبارینەکان پێڵێن لۆکەڵی واتە لە شوێنێک گەبارێ لە شوێنێک نابارێ بەڵام ئەگەر هەر ببارێ و بێتە ناو شیوەکان و ناو جۆگاکانەوە بەدڵنیایەوە زیاد دەبێ. بەڵام ئێستا ئەو بارانەی هەمانە زۆر ئەوە سەرەکیەکانە ڕووبارە سەرەکیەکانە کە بەردەوامن. بەڵێ ئاستی بارانبارین باز لەوە دەکرێت کە بەراورد بەو ساڵی کە دوایین ساڵ کە 2019 بوو بەنداوی دوکان سەرڕێژ بوو بێڵماوسەکە سەرڕێژ بوو ئاستی بارانبارین ئەم ساڵ زیاتر بووە. هۆکاری چییە کە ئەم ساڵ سەرڕێژ نەبوو هەتاوەکو ئێستا؟ ئایا بەردانەوەی ئاو لەم 1-2 ساڵی ڕابردوو تا چەند کاریگەری لەسەر دۆخەکە هەیە؟ بەڵێ ئەم ساڵ لە دوکاندا نزیکی 985 میلیمتر باری بوو. ئەو ساڵی 2019 لەم تاوەکۆم کاتە 1045 میلیمتر واتە شتێکی وە جیاواز نەبوو. بەڵام جیاوازیەکان بەڕاستی 3-4 جیاوازی هەیە ئەم ساڵ ئەوەیە کە لەگەڵ 2019 جیاوازی بکەین. ساڵی 2019 بە دوای ساڵی 2018 هات ساڵی 2018 خۆی ساڵێکی باش بوو بەڕاستی ئەمە یەکەم. دووەم ئاستی ئاوی دەریاچەکەش لە 2000 کۆتایی 2018 ئاستی ئاوی دەریاچەکەشمان بەرز بوو. بەڵام ئێمە ئەم ساڵ بە دوای ساڵی 2025 هاتین. ساڵی 2025 ساڵێکی 1000 وشک بوو بەڕاستی. وەکو بۆم باس کردی کە ئاسی ئاوی دەریاچەکەمان لە مانگی 12 گەیشتوینە نزمترین ئاست تەنها 1 ملیار مەتر سێجا لە دەریاچەکە داما بوو. بێجگە لەوانش ئەو بارانبارینەی لە مانگی 12 و مانگی 1 داباری دەتوانم بڵێم هەتا مانگی دوودەی دوش بە تەنها بەڕاستی خاک مژی. ئەگەر ئێمە ئەم ساڵ ئەو 985 بەراورد بکەین بە ساڵی 2019 تقریبا دەتوانم بڵێم هەمان 7 ملیار مەتر سێجا داهاتمان هەبووە. بەڵام ئەم 7 ملیارەی ئەم ساڵ بەڕاستی دوو دەتوانم بڵێم ملیار و نیوەشی چۆتە ناو خاکەوە ئەوەی کە زیادە بۆمان هاتوو. بەڵام ساڵی 2019 ئەوەندە نەچۆ ناو خاکەوە چۆکە خاک ئەوەنە تینووی نەبوو. دوایەوە ئەگەر باسی ئەوش بکەین ئەم ساڵ لە دەی 2 هەتا 15 سێ تقریبا ئەو ماوەی بارانبارین نەبوو. لە 15 سێ بەدواوە بارانبارینەکان دووبار دەست پێکردەوە واتە کاتێکمان لە دەستچوو لەو کاتەیە. بەڵام سوپاس بۆخوا یانی ئێمە ئێستا لە کۆتایی وەرزی گلدانەوەی ئاوداین و ڕۆژ بە ڕۆژ ئاستیاوەکەمان زیاد دەکات. ئەتوانم بڵێم لایەنە ئەندازیارەکەمان لایەنە ئەندازیارەکەیمان بە تەواوی پێکاوە کە ئێستا لە کۆتایی وەرزەکە داین تەنها نزیکی 1 مەترمان ماوە بۆ پڕبوون دەتوانین ئێستا لە لای منەوە بە قەناعەتی خۆم ئێستا پڕبوونە. باشە. ئەو بابەتە هەرچەند وەکو ڕووداوێکی سروشتی دەگمەن دەیبینین کە سەرڕێژ بێ
بەڵام باسی سوودەکەیمان بۆ بکە سەرڕێژبوون یا ئەو ئاستە ئەوەی کە تۆ وەکو وایە سەرڕێژ بوو بێ ئەو ئاستە زۆرەی ئاو دەکرێت چ سوودێکی لێ ببینین کاکە پشتیوانی ئێستا وەکو باسم کرد ئێمە ئەگەر وەکو لایەنە ئەندازیارەکە باسی بکەین ئێستا ئێمە لایەنە ئەندازیارەکەی یعنی هۆکارەکەی کە ئێمە لێرە دانیشتین و کە ئیشی ئەم بەندا و ئەم دەریاچەی بکەین پێکاومانەوەی لە کۆتایی وەرزەکەدا تەواو کۆ دەکەینەوە خۆ کاتێک کە سەرڕێژبوونە بێ بە دڵنیا خۆ سەرڕێژبوون بابەتێکی زانستی نیە و ئاوەکە خەساریش دەبێت بەڵام ئێمە هەر بۆەوەی دڵی هەوڵاتانی خۆمانی پێخۆشکەین ینی پێمان خۆشە ئەگەر ببینین ئەگەر بۆ ماوەی چەند ڕۆژێکیش بێ ئاوەکە سەرڕێژ بکە و تاوەکو خەڵک بە تەواوی قەناعەت بە بابەتەکە بکە ئەژینە خۆ کە پڕبوو ینی دەریاچەکە تەواو دوجار ئەو پڕبوونەی کە ئێستا هەمانە کە دەریاچەکەمان دەگاتە ئاسی لە ساسات تەبەنەکە دوایی سەرڕێژ و هەدەگەڕێتەوە بۆ لە ساسات ئەو لە ساسەتە دەتوانین بەکاری بێنین بۆ چەند ساڵی داهاتوو ئەگەر ئیدارەیەشی باشی بدەین بەڕاستی ساڵی 2025مان قەتبیر نەچێتەوە کە ساڵێکی یەکجار وشک بوو بۆەوەی ئەو ساڵە دووبارە نەبێتەوە نەکەوینە ئەو مەترسیەوە ئەو بە ئیدارەیەکی جوانی شەڵا بەڕێیەکەین هەتا بتوانین و هەتا بەپی ئەو سنووری دەسەڵاتی ئێمە هەمان بێت ئەگەر وەکو سامانی ئاو تەماشای بکەین دەکرێت بەنداوی دوکان سوود بە چ ناوچەیەک بگەێنێ ئەو ئاوەی کە گلدراوەتەوە بەنداوی دوکان کاک پشتیوان کاتی خۆی لە زمانی خۆیدا کە دروست کراوە لەسەر زێی بچووک دروست کراوە ئەو کاتە بۆکەوە کۆنتترۆڵی لافاو کاتچونکە لەو کاتانەدا لافاو یەکجار زۆر بوو دوجار هاتووە بەنداوی دوکان لەم شوێنەی ئێمەدا لە ساڵی 1954دا کە دەستی پێکراوە لە 1950دا ئەم بەنداوە لێرە دروست کراوە ئێمە هەمومان باز لە دەریاچەکە دەکەین و باز داواکە دەکەین بەڵام دەبێت پێش و باز لە بەنداوەکە بکەین چکە بەنداوەکە زۆر گرنگە گەر بێت و بەنداوەکە سەلامت نەبێ دەریاچەکەشمان ناتوانین باز لە دەریاچکەین بەڵام سواز بۆخوا بەنداوەکەمان زۆر سەلامەت و تەندروستە ئەو ئەوەی کە لێرەدا کۆی دەکەینەوە بەڕاستی ئێمە لە کاتی ئێستادا تەبعاً کارەبای زیاتر پێ بەرهەم دەیەری ئەگەر ئاوی زیاترمان بێ و ئاوی زیاتریش بەردەدەین و بۆ خواروی بەنداوەکەکەوە ئەو ناوچانەی کە پێویستیانە کشتتوکاڵی لەبەردەکری ئەوانە سوودی لێ بینن و هەروەها ئاوی ژێرزەوی پێدەبژێتەوە دوای ئەوە ناوچەیەکی گەشت و گوزاری جوانی دروست کردووە و هەروەها وەکو گەرنتێک وایە بۆ ساڵانی داهاتوو تریش ئەو ئاوە زۆرەی کە هەمانە ئەگەر بۆمان بکرێت تا بە بیەڵینەوە باش دوایین پرسیارم بابەتی سەرڕێژبوونەکەیە ئایا وەکو پێشببینی خۆتان وەکو شارەزایی خۆتان هەرچەند هەندێک شتەیە لە دەستی خوددادایە کە بارانی زیاتر بارێ و زووتر سەرڕێژ بێ پێتان وایە دیمەنی سەرڕێژبوونی بێڵماوسەکەی دوکان دەبینین ئەم ساڵ واللهی جەوەکو باسم کرد ئێستا ئێمە نزیک مەترێکمان ماوە ڕۆژانە 8 سانتیمەتری زیاد دەکات وایە کەواتە ئێمە ئەو ماوەی کە ماومان ئەگەر ڕۆژانە 8 سانتیمەترە بە بەردەوامی ئەو داهاتەمان بەو شێوازەی ئێستا بۆ بێ ئێستا ڕۆژانە داهاتیشی باشمانەیە کە 8 سانتیمەتر ئاستەکە زیاد دەکات داهاتەکە گەر بێت و کەم نەکات و داهاتەکە بەو شێوازە بەردەوام بێت ئەوە لە یەک دوو هەفتەی داهاتووە ئەگەینە ئاستێکی زۆر بەرز و ئاستی دانێ ئاستی پڕبوونیش و ئاستی سەرڕێژبوونیش بەڕاستی بەس دەکەوێتە سەر ئەو داهاتەی ئایا داهاتەکەمان چۆن بەردەوامە بێ یاخود چۆن بۆمان دێ چۆن بە خۆت دەزانی هەتا یەکی شەش ینی هەتا دەی شەش هەتا ئەو کاتانە ئێمە هەموو ساڵانی ئاتیادیدا هەتا ئەو کاتانە ئاومان کۆ کردوێتەوە کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان ینی مەبەستم وەیە هیوا هەیە بەڵێ باش ینی ئومێدێکەیە کە بەنداوی دوکان سەرڕێژ بێت کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان زۆر سپاس بۆم دەرفەتە ماندوومان کردی